نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. مسلمانان و میوانانی ماڵی خوای پەروەرگار، سەلام و ڕەحمەت و میهرەبانی پەروەرگار بژێت بەسەر هەموو لایەکتاندا. ئیماندارانی بەڕێز لە خزمەتی ئێوەی ئەهلی مزگەوت و ئەهلی ئیمان هەر باسی نوێژەکەین لە بەشی دووەمیدا، فەزڵ و گەورەی گرنگی نوێژ لە ئاینی پیرۆزی ئیسلامدا. باسمان کرد لەوەی کەوا نوێژ هۆکارە بۆ سڕینەوەی ئەو گوناه و تاوانانەی کەوا ئێمە ئەنجامی ئەدەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکدا لە خزمەتی سەحابەکانە بۆ ڕۆژێک فەرمووی ئەگەر ڕووبارێک بە بەردەم ماڵی ئێوەدا بڕوە ئێوە خۆتان پێنجار تێیدا بشۆن، ئایا هیچ گوناه و تاوانێک بەدەستە و بەدەنی ئێوە ئەمێنێ؟ سەحابە بەڕێزەکان فەرمیان نەخێر ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرمووی دەی ئەو پێنج نوێژە فەرزەی کەوا ئێوە ئەنجامی ئەدەن وەکو ئەو ڕووبارە وایە کەوا لە ڕۆژێکدا پێنجار خۆتانی تێدا بشۆن، هیچ گوناه و تاوانێک بەدەستەی ئێوە نایەڵێتەوانێ. ولا حديثك تردى بيغمبري خواه صلى الله عليه وسلم فرميه: ما من صلاة يحضر وقتها إلا نادى ملك بين يدي الناس أيها الناس قوموا إلى نيرانكم. أفرمي هر كاتيك لو بينش كاتيك كوا بانجي تدا أدري لمزقوتكان ولا مالكان خواي پروردگار ملائكتك خواي سبحانه وتعالى بانجي إما إنسان كانك وفرميه: أيها الناس قوموا إلى نيرانكم. أي خلقنا أي إنسان كان هل صنبرون برو أجري كوا خوتان وخوتان خوش كردوا. إما كاتك كوا جناه وتوانيك كين كاتك سربيتي أمري پروردگار كين لأمري پروردگار درتين أو أجري جهنم بخو من خوش كين. بلان پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرميه: ملائكتك خواي پروردگار بانگي اما انسان كانك وفرمي هل صنبرون برو آقرا التي أوقدتموها على ظهوركم فأطفئوها بصلاتكم. ايو بغي او گناه تاواناني كواتان كرد قروتيني آقري جهنمتان بخوتان خوش كرد دي كواتا هصن برون نيجاكانتان انجام بدن برون بدن بانقي خواي سبحانه وتعالى حي على صلاة كبانقي وكابو مالكاني خواي پروردگار قروتيني واقر جهنم كجنو نايهالن بروشتنتان. بلا ما معنى اونيه كوائما قولي قناه تاوانا هالمالين هر قناه تاوانك هاتا بيشي اما نقرينو لي وانجامي بدين. بڵێ دەی کورە خۆ نوێژان دەکەین گوناهی هاتە پێشم بڵێ خۆ گوناهیشە دەی بە نوێژان تۆڵەی بۆ دەکەمەوە. با بە ئینسان نەزانێ عارە خواردنەوە گوناهێکی گەورەیە، زینا گوناهێکی گەورەیە، زوڵم و ستەمکەوە لە ڕەفیق و لە دراوسێگەی خۆت تێکەی لە برایەکی موسڵمان تێکەی حەقی سەرشانی و موسڵمان لە قیامەتا گەوردە سەرشان. وەی نوێژ گرنگە برا بەڕێزەکانم، ئەوە ئێمەین بەردەوام بە دوای دنیاکەوین. قیامەتمان لەبیر کردووە هەموو هەوڵ و شەو نخۆنیمان تەنها بۆ دنیایە، گەرما و سەرمامان هەوڵدانمان ناڕەحەتیمان بۆ دنیایە، بەڵام قیامەتمان بیر کردووە، بەڵام کەمتر خەمین لە ئاستی نوێژەکانمان وەک پێویست ئەنجامیان نادەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لە مەدینە بەلای گۆڕێکا تێپەڕی فەرمووی: ئەی هاوڵەکان ئەم گۆڕە خاوەنەکەی چێیە؟
فرميان فلاني كري فلان أي پیغمبري خواه صلى الله عليه وسلم پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرموي ركعتان أحب إلى هذا من بقية دنياكم فرموي خاوني أم قورا استا دو ركعات نيوش بلا وزو قرنترو مهمترا لو سروتو ساماني كوائي ولا دنيا دا تيدان واتا ام کسی کواله نو گورا که آواتا خواز جاری کتر خواهی پرورگار زندوی بکاتوا بیرتو سر دنیا تنها دو رکعت نوش انجام بده ده ایمان داری برس تو اشتا زندوی فرصت لجر دز ماوا نک دو رکعات چند رکعات تتوی بیکا ام نوجانه همي بيتا غالوريني گناه و تاوان بوتو ولا قيامتها بلقاني بهاش بو خود مسوغركي بهر سوز دو ركوعك انجام يدي بليق للاي خواهي پرورگار برزا بيتوانيا امامي حسن بصري رضا و رحمتي خواهي پرورگاري لسر بيا فرميا روجك اتيت سر گوري كسك كتازه ناشتويانا افرميا اي خلقينا بزانن اسلام انسان اگر هلسيتو چي انجام داد يكك فرموي اتي گردني خوي بخلقي آزادك دانتريان فرموي اتي حقي خلقي ادا وعبادتي زور اكاد بلام امامي حسن بصري رضا ورحمتي خوي پروردگاري لسر فرميا اتي دورك عاد نيوجك چونك همو دنيا اونانه تو دورك عاد نيوج انجام دي بو خوي پروردگار وجيره اما نيوجو كردويه كوا الشيطان زور بين خوش عبدكاني خوي پروردگار انجامي بدن بلام اما للشيطان بدوجمني تري زاني انجام داني نيوش دوجمنا دنيا كمان اگر ايوه خويني تو بريجي ايوه بلو بوس النبي لدنيا دا ايوه فقير بيتشاول لدستي بيه بلام شيطاني ملعون ايوه شيطاني ملعون ايوه كواتو حتى لنا اقري جهنم بميني توا ولو نازو نعمتي كوا خواي پروردگار داينا وبود لباشتا لي محرومتك ويبيغمبري خواه صلى الله عليه وسلم فرمي كاتك عبدك لعبدكاني خواي پروردگار دس اكابا انجام داني نيش اعتزل الشيطان ويبكي شيطان بمدرك عاد نيوجيك عبدي خواي پروردگار انجام يدا ام انسان انجام يدا زور بي بيداقته به راسخو دس اكابا قريان الله يا ويلا امر ابن ادم بالسجود فسجد فله الجنه افرمي امر كرابنا وي ادم بابن آدم كوا سوزده بره بو خواهی پروردگار سوزده انجام دا سوزده رکوعی بر بو خواهی پروردگار بهشتی خواهی پروردگاری بو خواهی مسوگر کرد بلام عليه وأمرت بالسجود فأبيت فلي النار بلام أمر بمن كرا شيطان عليه أمر بمن كرا كوا سوزده بو خواهی پروردگار بلام سوزده بو خواهی پروردگار نبرد و آگری جهنم بو همیشه و حتی بو خوم خوش کرد وكاتك كوا إنسان نجكات ياخذ كوا بانق دري لمزقوتكاني مالي خواي پروردگار پیغمبري خواه صلى الله عليه وسلم فرميه إذا نودي بالصلاة أدبره الشيطان كاتك كوا بانق دا مزقوتكاني مالي خواي پروردگار دسا قم ببانق دان وبانق كرديني مسلمانان شيطان رأكات بوي كوا جوي لدنك يوم بانق نبيت حتى صوتي بانقك بروا ام شيطان دور اكيدو تاوكو اداي بانقك نامين وجوي لصوتي نابي بلام كاتك واتو دست كرب انجام داني نيوجك دابست بانقك طوابو نيوج كرا شيطان دوباره ديتو شير بالكيشي تو حتى يظل الرجل ما يدري كم صلى شيطان ديتو لنا نيوجك وسوسد بو دروسكات بخوا جاري واش تيوال لبيرد نيل لنا ونجاك ببيرد دينيتوا یادگاریەکە کەوا لە پێشودا هەت بووە لە کاتی وەسایلی ژیانی خۆتا بەبیرتا نایەتەوە بەڵام لە نوێژەکەیە بەبیرت دێنێتەوە وەسوسەت بۆ دروستەکە هەتا واد لێکە نازانێت چەند ڕەکعات نوێژ ئەنجام داوە دەیت خوا چەندێک ئێمە لە نوێژەکانمان ڕۆژان لێمان بەسەر دێ چەندێک لە ئێمە خوشوعمان لە نوێژەکانە نەماوە ئەمڕۆ تەنها زاهری نوێژەکانەکەین و گوێی نادەینێ هەر دوو ڕەکعات وەکو دەنوکی کەڵەشێل سەرمان لە عەرزەکە دەین و لە کۆڵیەکەینەوە شيطان ايوكوا بم وسوسه بو توي دروسكا جاري والله برسياري ليك امام ورزق له مزقودات صورتي شيخين انا 2 ركعات تذكر الله بخوانا يزان
هۆکارەکەی چییە؟ ئەمە فێڵی شەیتانە بۆ تۆ ئینسانی دروستەکە. بۆیە لەو کاتەدا شەیتان ئەوێ ئەو ئەجر و پاداشتەی کەوا لەو نوێژەدا خۆی پەروەردگار بۆ تۆی داناوە تۆی لێ مەحروم کات. بۆیە برا بەڕێزەکەم لە کاتی نوێژدا هەر وەسایلێکی ئەوە هاتە پێشت هەوڵدە زهنی خۆت ڕاستەخۆ بێنیتەوە، نێڵی بڕوا بەم لەولایە چووکە ئەم شەیتانە لە خێر و ئەجر و پاداشتی تۆ لە نوێژەکە کەمەکاتەوە. أقول ما سمعتم والحمد لله. بسم الله والحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. نوێژ گفتوگۆی تۆی عەبدە لەگەڵ خوای پەروەردگار. کاتێکەوە تەکبیرەی ئیحرام الله ئەکبەر دائەبەسی لە نوێژەکەدا بزانە ئەڵڵا کێیە، بزانە بەرامبەر کێ وەستاوی. ئەڵڵا ئەو زاتەیەکەوە تۆی خەڵق کردووە، ئەڵڵا ئەو زاتەیەکەوە ئەم خۆری من و تۆ ئەیبینین و ڕووناکی ئەداتە سەر زەوی. ئەڵڵا خالقێتی مانگ و ئەستێرە و هەسارەکان کە جوانی ئەدەن بە ئاسمان چێ خالقێتی؟ ئەڵڵا خالقێتی. ئەوەی کەوا تۆی دروست کردووە ئەڵڵایە، ئەوەی کەوا ڕزق و ڕۆزی هەر یەکێک لە ئێمەدا لە خەزینەی ئەڵڵادایە سوبحانه وتعالى. بۆیە کاتێک ئەڵێ ئەڵڵا ئەڵڵا وەکبەرەکەی لە نوێژدا برام بزانە بەرامبەر چ زاتێک وەستاوی، بەرامبەر زاتێک وەستاوی کەوا خالقی گەردوونە، خالقی ئەرز و ئاسمانە. بە شتێکی سادە تەماشای نوێژەکەت مەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن أحدكم إذا قام يصلي إنما يناجي ربه. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ کاتێک هەر یەکێک لە ئێوەی عەبد و بەندەکانی خوای پەروەردگار هەڵ ئەستن بۆ ئەنجامدانی نوێژ، ئەوە بزانە تۆ مناجاتەکەی لەگەڵ خوای پەروەردگارە، بزانە لەگەڵ خوای پەروەردگارە لە گفتوگۆدای و لە قسەکردندای. بۆیە ئاگات لە زمانت بێ، ئاگادار بە بزانە چۆن لەگەڵ خوای پەروەردگار ئاەتەکانی خوێنیتەوە، بزانە چۆن لەگەڵ خوای پەروەردگارە قسەکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە قورئاندا فەرمێ لا تقربوا الصلاة وأنتم سكارى حتى تعلموا ما تقولون. خوای پەروەردگار فەرمێ کاتێکەوە پەرژینێ قایم بێ لە ڕووی بەڕێستان ئەیوە عارەقتان خواردوتەوانێن دێن نوێژ ئەنجام مەدەن، دوورکەونەوە نزیکی نوێژەکان مەکەونەوە چونکە ئێوە بێهۆشن سەرخۆشن، ئاگاتان لە خۆتان نییە چی ئەڵێن بەرامبەر پەروەردگار، چۆن سوورەتی فاتیحەکەت بەرامبەر ئەڵڵا خوێنیتەوانێ. بۆیە فەرمێ نزیکی نوێژەکان مەکەرەوە کاتێک کە سەرخۆش بووی ئاگات لە خۆت نەبوو. بەڵام بەداخەوە برا بەڕێزەکانم ئەمڕۆ ئێمە سەرخۆشیش نین، عارەقیشمان نەخواردوەوە، بەڵام نازانین لە نوێژەکانمانە چی ئەڵێن، نازانین نوێژەکانمان چۆن ئەنجام ئەدەین. زۆر کەم تەرخەمی لە ئاستی پەروەردگار. زەین العابدین ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ کاتێکەوە دەستنوێژی شۆری ترسێکی زۆر دای ئەگرت، دەموچاوی تێکەچوو. فەرمووی پرسیاریان لێ کرد قوربان بۆ لە کاتی دەستنوێژە تۆ ترسی لێنیشێ بۆ دەموچاوت تێکەچێ؟ فەرمێ وەڵڵاهی ئەترسم من بەرامبەر زاتێک وەستاوم کەوا ئەم گەردونەی خەڵق کردووە، چۆن بوێری ئەوم هەیە بەرامبەری بوەستم، بەڵام ئەوە تەکلیفی خوای پەروەردگارە لەسەرم کەوا بێ ئەم نوێژە ئەنجام بدەم. بۆیە نوێژ ئەو کردەوەیەکەوە خوای سوبحانه وتعالى تۆی پێپارێزێ. کاتێکەوە لەناو نوێژدای برا بەڕێزەکەم تۆ دووری لە غەیبەت، دووری لە پوختان، دووری لە معاملەی خراپ، دووری لە زینا، دووری لە عارە خواردنەوە، دووری لە درۆکردن. بۆیە نوێژ کردەوەیەکە تۆ لە کاتی موسیبەتەکانە ئەپارێزێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتی موسیبەتەکانە نوێژی بۆ داناوین، کاتێکەوە خۆر ئەگیری نوێژی بۆ داناوین، کاتێکەوە مانگ ئەگیری نوێژی بۆ داناوین، کاتێکەوە بارانی بە ڕەحمەت نابارێ نوێژی بۆ داناوین. بە هەمان شێوە بەم نوێژکردنە چارەسەری کێشەکان دەکەیت. کاتێکەوە تۆ تووڕەی شەیطان بەناو دەمارەکانی جەسەدا دێت و ئەڕوا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ بڕۆ دەست نوێژ هەڵگرە و دوو ڕەکعەت نوێژ ئەنجام بدە تاوەکو تووشی کارەساتێکی گەورە نەبی بەم تووڕەبوونە. ويا پیغمبر خدا صلى الله عليه وسلم فرمي من صلى الصبح في الجماعة فهو في ذمة الله. أفرمي هالكسيك نيجي بياني بجماعة لغيزي مسلمانا لما لكاني خواي پروردگار انجام بدات أوالا جير باريزي خواي سبحانه وتعالى دايا خواي پروردگار أم عبدي خواي أباريزي هتا شوي ليداده أجر هاتو نيجي عشاشي انجام دا أوا خواي پروردگار أي باريزي تاوكو بياني ليداده.
نوێژ پێشەنگی هەموو کار و کردەوە چاکەکانە. ئینسان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەل ما یعلمه الصلاة، یەکەمین کردەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یەکەمین ئیشی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر زەوی فێرکردنی نوێژ بوو. ئەوە بوو کەوا خەڵکی فێری نوێژ ئەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم معازی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن، فەرمووی ئەی معاز بڕۆ لێ بانگەوازی یەکتاپەرستی و تەوحید کە، بانگی ئیسلام بکە، بانگی ئەوە بکە، داوای ئەوە بکە کەوا هیچ خوایەک نییە جگە لە ئەڵڵا کە شایەنی پەرستنە، وتنها داوا لله بكن وبجزان فعلموهم أن الله تعالى افترض عليهم 5 صلوات في كل ليلة ويوم. وبجزان خواهي سبحانه وتعالى بينج نيجي لسر ايو واجب كردوه. اي معاس بيان بلي كوا بينج نيجي لسر ايو واجب كردوه لهم شو روجك دا ابي انجامي بدن ايوا. امام عمر رضا ورحمتي خواهي پروردگاري لسر بيكاتي كوا واريكي لشوينك دا انا نامي شبوه ناردو يفرمو ان اهم امركم عندي الصلاة. گرنگترین کردەوە لە لای منەوەی کەوایەوە نوێژەکانتان ئەنجام بدەن و ئاگاداری نوێژەکانتان بن. فەرمووی ئیمامی عومەر فەمەن حافظها وحافظ عليها حفظ دینه. فەرمووی هەر کەسێک پارێزگاری لەم پێنج نوێژە بکات ئەوە دینەکەی خۆی پاراستووە. ومن ضيعها فهو لما سوى أضيع. ئەگەر هات و نوێژەکانیشی فەوتان ئەوە هەموو شتەکانی تری فەوتانووە، دینەکەی فەوتانووە، ئیسلامی فەوتانووە. امام عمر رضا و رحمتی خواهی پروردگاری لسر به بریندار بود. کاتی که اگات نوێژی عصر میثواری کوڕی مەغرەما دێت بۆ لای لە پاڵ سەری ئیمامی عومەر دانیشێ ئەفەرمێ الصلاة یا عومەر، ئەفەرمێ ئەی عومەر کاتی نوێژە ئەی عومەر. ئەوە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ بەهۆش خۆی دێتەوانێ و تک خوێن لە جەستەی ئەچۆڕێ، بەڵام هەر گرنگی بە نوێژەکەی ئەدا و نوێژەکەی بۆ مسلمانان ئەنجامەدات. تەماشای سەحابە بەڕێزانەکەن چۆن بوون لە کاتی مەشەقەت، لە کاتی ناڕەحەتیە چۆن گرنگیان بە نوێژەکانیان داوە. ئەمڕۆ ئێمە چۆنین؟ بەخوا جارۆیە بانگەدا هەر جوابی بانگەکەش نادەینەوە. کاکە بانگ بۆ تۆی مسلمانە حەی عەلە الصەلاة، بانگی تۆ ئۆکات. بانگ بۆ کەسێکە غافڵ بێ لەخوا کە بانگ تەدا بۆ جوابی نادەیتەوە لە کاتێکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێک جوابی بانگەکەی خوای پەروەردگار بداتەوە لەگەڵ یا بیڵێتەوە ئەو ئیللا خوای پەروەردگار بەهەشتی نەبراوەی خۆی بە قسمەتەکە. بۆیە نوێژ گرنگە لە ئەم ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمەدا و ڕوکنی دووەمی ئەم ئیسلامی ئێمە و پای دووەمی ئەم ئیسلامی ئێمە بریتێ لە نوێژ. وی برا بەڕێزەکانم با دەستکردوو بین بە نوێژ. ئێمە بە شتێکی سادە تەماشایان بکەین، بە شتێکی سادە و ساکار تەماشایان بکەین، بەڵام لای خۆی پەروەردگار زۆر گەورەیە. بۆیە با هەمومان دەستگرتوین بە نوێژەکانمان و داواکارین لە خۆی سبحانه وتعالى کەوا هیدایەتمان بدا لەسەر ئەنجامدانی نوێژەکان. یا ڕەبی خۆیان لە گوناه و تاوانەکانمان خۆش بی. یا ڕەبی خۆیان قەڵەمی عەفو بەسەر تاوانەکانماندا بێنی، هیدایەتی گەنجەکانمان بدەی بۆ ئەم ئیسلام و ئەم ڕێبازە پیرۆزە یا رب العالمین یا الله. يا ربي خواجن داواي باراني برحمة الليكين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين. يا ربي خوايا باراني برحمة ما بسرا بباريني. يا ربي خوايا بقناه تاواني خوما لقل نكي بعملي خوما نكي يا رب العالمين يا الله. زوي وشكي خود بباراني رحمة تركي، زوي وشكي خود بباراني رحمة تركي. أوي كوا نخوش يا ربي خوايا شفاي ببنيري، أوي كوا قرزاقي لسر قرصة بوي نادرته يا ربي خوايا آساني بكيد، يا ربي خوايا أوي بنا حق جيراوة يا ربي خوايا آزادي بكيد، يا ربي خوايا جان نصرتي مسلمانا بدي لهر شوية كان، يا ربي خوايا نصرتي مسلمانا بدي لهر شوية كين. رحم بمردو كان بكي وعاقبت من خير كي ولا قناه وتواني دايك واك من خوش بيت. آمين آمين والحمد لله رب العالمين. قوموا إلى صلاتكم يرحمكم الله. أقيموا الصلاة.